بەڵە چی هەڵبەتە گردبوونەوەی شۆفێران و خۆپیشاندانەکەیان لە دەواازەی شاری هەڵەبجێ لە نێوان ڕێگای سەرەکی هەڵەبجە سیروان لە خوار سەیتەرێکەوە کۆمەڵێک شۆفێری تەکسین کاتون ڕێگەکە بگرم بۆ قسەکردنی زیاتر ئەچمە لای خۆیان تۆکو شۆفێرێ ئەتەوێت چی وڵی مەقسەناکەم داوای لێ برنە تۆ بۆچی هاتووی بۆ ئاغا مەڵایی بۆ حەقی خۆمە ئارەوەڵا بۆ حەقی خۆم قسە ناکەی تۆ ئێوە بۆچی هاتوونە تێرە ئێمە هاتوین کوڕی فەقیر و هەژارین کەسی خوێنەوارین خوێندنمان تەواو کردو هاتوین ئیشێکی فەقیرانە بۆ خۆمان بکەین تەکسێکمان کردوێ بەخوا بە قەرزیش کڕیمان لە بەرەوی ئیشێ بکەین ژێوی ژیانی خۆمان دابینکەین ئێستا لە ترێڤانزینی کردووە بە 600 دینار 600 دینار نۆرماڵ محەسەن بە 750 سا ئێمە لەم ڕۆژە ئەگەر محەسەن بکەینە ناو سیارەکانمان بۆ ئێمە دەری نایەنێ نۆرماڵەکەش بە 700 حکمی محەسەنەکەشەکە ینی ئەوەنە گرانە بۆ لە کەرکووک بە 450 لێرە بە 700 لێرە ئێمە بەشی ئێمە ناکە ینی سە کابرا ئەبێ ئێمە مراعاتی خەڵکیشکەین کابرا سەرخێ ئەڵەی بە 2000 ڕاکە چونکە پارەکەش لەولا نایەت ئێمەش ئیشەکەمان تەواو کەس بووە ئێستا فەرمو لێرە جادەکەمان گرتووە لە بەرەوەی داوای مافی خۆمانەکەین لە بەرەوەی مافی بۆ لای ئیدارەی هەڵەبجە کێشێ کەتان ڕۆشتوین پێشتر ڕۆشتین بۆ لای قایمقامێ دەڵێ من هیچ بەدەستیم ئەی باشە هیچ بەدەست نیت ئەی بوازنایەن هیچی پێ ناکرێت سە بڕێ بۆ لایم حافزەرواڵێ قایم قامێتەرواڵێ هەر هەمووی هەرواڵێ معقول نییە ینی تۆ نەتوانی یارمەتی ئەمە بەی قسەیە بکەی قسەی فەرمو ئێستا ئەبێ هەر هەموو شارەکان بە یەکۆ بکرێت سایق تەکسیەکان ئێمە هەر هەمومان هاتوین ئێستا ئەوانەی کە بڵین برادەرین و لە شوێنێک هاواسین هەمومان هاتوین ئەوانەی خەت نایەن ئاخ تۆش هەر تەکسی و بێ لە خەت تەکسی ناوشە بەڵێ باش ئەگەر دەرفەتی وێڵ تۆ بۆ برادەرەکانی تر بۆی بزان ئەوانەڵەن چی تۆش سایق تەکسیت بەڵێ باشە بۆچی هاتوون بۆ ئێرە وڵایی هاتوون داواکاریەکەن کە نرخی بانزین کەم کەن و ئەگەر بۆ خصوصیەکان کە لێەوە فەرتە ناشەکەن و ئەڕۆن و هەر بۆ ئەوانی ناکەن بۆ تەکسیەکان کە ماعیشەتمان لەسەرەوەی چون بۆ لای ئیدارەی هەڵەبجە بەردەم قایم قامێت بەردەم قایم قامێتمان گرتووە لە بەدەست ئێمە نیە شتەکە لە ئێرانوێ بە کوردەکەی کەس بەرپرس نیە لەم شارە هەمووی لە سلێمانیەوە بەیانیان مەحافزە قایم قامە هەمووی لە سلێمانیەوەیەت هیچ باکیان بەم شارە نیە چی ئەبێت چی ئەگوزەرەی لاقانیە بەسەر ئەوە تاسە لە خوورماڵەوە ڕۆشتون تۆ لێرەوە نهاتوونەتەوە لەبەرەوەی کە جادە گیراو نێن لەگەڵەوە خەڵکا لەو گەرما بۆسە سپاس بۆ بەڕێزی دەچینە لای ئەم شۆفێرەی تر تۆ باسی گوزەرانی خۆتانە کرد پێشەوەی بینە ئەم ڕاستەوخۆ گوزەرانتان چۆنەوە ئێمە منوەکو خۆم ناڵێم وەرتم خراپن وەرتە باشە بەس کرێکی داواکارێ خەڵکە بە سەرتاکردنی بانزینێ چوین بۆ لای قایم قام ئەڵێ ئەم بانزینە لە سنووری تەیۆلۆبیارێنی ئەنیا خۆشم لەگەڵتان ئاهاتم بۆ تەیۆلۆبیارە سەکانشی تەواو لە دەسەڵاتی ئەمانە دەسەڵاتی حکومەتە دەسەڵاتی حکومەتش ئەبی ئەم ڕێگە بگری دەنگە بەرگێتەوە بانزینە لەسەر خەڵکە کراکەوە هەر ڕۆژە شعرە سەرێکێک دانێ عەزێتی خەڵکی شێم لە پێنجوێن لە پێنجوێن بە 525 575 لە بەرۆی تەنکەر ئەڕوا لەوێ بۆیان هەزدان کردوون لە هەڵەبجا بە حوسەوە لە بەرۆی هیچ مردێکی لەسەر نییە بەس دوێ بۆ ئەیان هەزدان کردو لە سلێمانیش بە هەماشێوە لاولێر بە 600 بەس لە هەڵەبجا زۆربەی شوێنەکان گرانیان کردو داواکاریم خەڵکە بەس ئەوەتانە نرخی بەزی بێنە خوار و تەواو ئیش و کار و کاتبی خۆی نەماوە ماڵی عالەمیان کاول کردووە هاتون پێچایەتە بەزین هەر ڕۆژە شعرە لەسەر بەزی دانێن لە 500 هێناوێنە بۆ 700 سپاس بۆ بەڕێزێت هەڵبەتە چیا دەرفە دەبێ بۆی دیمەنی ڕێگەگرتنەکە بگوازینەوە کە ئەم ڕێگەگرتنە ئاستەمی بۆ هەندێک لە حاڵاتی دروست کردووە تەنانەت ئەنواع ئۆتۆمبیلی جۆراجۆر هاتوون بۆ ئێرە چەند پێکدادانێکی ژە بۆ وەنەی کە من بینیم مامە مەرحەبا لەکەی وەساوی شارێکێکی وەسە باشە قسە و چییە لەسەر داواکاری ئەم سایق تەکسیانە وڵات جا بەدەست منە مریش وەگە و نیم مریش بانزین ئەی بانزین گرانیە تەسی لەسەر ئیشیەوەی شەکە شۆنێکە پارە وەڵا لەفەر بە چەنە سێ و نیم جە بە سلێمانی شتان ساق بێخوا ئەگەر هەنێ لە دیمەنەکانی ترتان بۆ گوازینەوە تەنانەت و هەندێک لە شۆفێرەکان لە ڕێگە خۆڵەکەەوە یانەوە بچنە ناو شاریان لە دەرەوەی شارەوە بچنە دەری شار هاتوچۆی هاوڵاتیان تا ڕادەیەک ئەستەم بووە لێرە تەنانەت وەکو ئەو بەرپرسانە وەکو ئەو شۆفێرانە باسییان لێەوە کرد هەندێک لە بەرپرسەکان لەم ڕێگەیەوە نەچوونەتەوە بۆ ماڵی خۆیان کە هەندێکیان ماڵیان لە سلێمانیە بەڵکو لە ڕێگەی خوورماڵەوە چکە ڕێگەیەکی تر هەیە بۆ دەرچوون لە هەڵەبجە هەتاکو ئێسا ئەم شۆفێرانە داواکاریانەوەیە کە خۆشیان باسییان لێەوە کرد زینیان بۆ هەرزان بێ هیچ نا بۆ سایق تەکسیەکانی ناوشار
بەنزینەکان بۆ هەرزان بێت هەنێ لە دیمەنەکانتان بۆ گوازینە و ئێوەش بینەری بن. بەڵێ وەریا سوپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکان.